زۆر باشە لەسەر قوربانیانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و چۆنەتی خۆپاراستن لە زیانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان من میوانێکم لەگەڵە دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ پسپۆر لە تاوان دکتۆر ئەم کاتە باش جەژنی پیرۆز بێت بێگومان زۆر قسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەکرێت بە تایبەتی هەروەک دەزانین تۆڕە کۆمەڵایەتەکان چۆن لایەنی ئەرێنی هەیە بە هەمان شێوە لایەنی نەرێنیشی هەیە ئەم نمونانە و دەیان نمونەی دیکە کە وەک دەبینرێت لە زیانە بەردەوامەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەم نمونانە بۆچی نابن بە وانەیەک بۆ خەڵکی دیکە بۆ ئەوەی تەمان هەم لە بەکارهێنەر ئەوانەی کە ئەبنە قوربانی هەم لەوانەی کە ئەم تاوانانە ئەنجامەدەن جۆری ئەم بابەتانە بۆ نابن بە نمونە بۆ ئەو خەڵکە بۆ ئەوەی لە تێکەوتن لە زیانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دوور بکەوێتەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو گەلی کوردەکەم لە هەرکوێکی جیهاندا بن هیوادارم جەژنی تەبایی و یەکڕێزی و ساغ و سەلامەتیان بێ. لە ڕاستیدا لەو ماوەی کە توێژنەوەم کردو دەربارەی تاوانەکان لە ڕێگەی بواری ئەلکترۆنیەوە بۆم دەرکەوتۆ کۆمەڵێک فاکتەر لە پشت ئەوەن کە بۆچی تاوانە ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستاندا لە پەرسەندێکی مەترسیداردایە. یەکەمینیان پەیوەندیدارە بە خودی هاوڵاتیانەوە بەداخەوە بەشێکی زۆری هاوڵاتیان هۆشیاری یاساییان نییە دەربارەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ناتوانن خۆیان لە تاوان بپارێزن. لێرەوە داواکارم لە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک هیچ زانیاریەکی گرنگ پێویست کە بڵاوبوونەوەی بێتە مای لە کەداربوونیان پێویست ناکات لە ناو مۆبایلەکانیان دابێ بۆ نمونەوەکو گرتەی ڤیددیۆیەک کە ئاهەنگێکی تایبەتە ئەزانی بڵاوبوونەوەی ئەبێتە مای لە کەداربوون پێویست ناکات لە ناو مۆبایلەکانتان نابێ. دووهەمینیان بە هیچ شێوەیەک هاوڵاتیان نابێ ئەو کۆدانی دێ بۆ مۆبایلەکانیان بیدەنە دەستکەس. بەداخەوە ئێستا لێشایەکی هاکردن هەیە تەلەفۆن بۆ هاوڵاتیانەکەن دەڵێن خەڵاتێکت بۆ دەرچوێ ئێستا کۆدێک دێت بۆ مۆبایلەکەت کۆدەکەمان دەرێت تا خەڵاتەکەت پێ بڵێن کە کۆدەکە ئەداتە دەست ئەو کەسە دەست بەجێ تۆڕە کۆمەڵایەتەکەی یان مۆبایلەکەی هاگەکرێ. لەبەرەوە یەکەمینیان پەیوەندیدارە بە خودی هاوڵاتیانەوە. دووهەمینیان پەیوەندیدارە بە یاساوە. ئێمە لە ساڵی 2008 یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان لە هەرێمی کوردستاندا پەسەند کردو چۆتە بواری جێبەجێکردنەوە کۆمەڵی بابەت بە تاواندانێ بۆ نمونە وەکو هەڕەشەکردن بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست و لە هەمان کاتدا تۆمەت خستنە پاڵ جنێودان تەداخولکردنە ژیانی تایبەت ئەمانە هەمووی دەچێتە چوارچێوەی تاوانەوە. بەڵام ئەو یاسا لە ساڵی 2008 تا دەرچووە و تاوانی ئەلکترۆنی زۆر پەرێسەندەوە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە یاسایەکی گشتگیرتر یاسایەکی تێروتەسەلتر لە هەرێمی کوردستاندا دەرچێ بچێتە بواری جێبەجێکردنەوە. سێهەمین لایەن کە بۆتە مای پەرسەندنی تاوان بریتێل لە کۆمپانیەکانی دابینکردنی ئینتەرنێت و هێڵی پەیوەندی و مۆبایل. زۆر جاران ئەم کۆمپانیانە خزمەتگوزارێکی گەوران بۆ هاوڵاتیان دابین کردەوە بەڵام هاوڵاتیان هەندێک جار ژمارە مۆبایلی علوج یاخود هێڵی ئینتەرنێتێک ڕن بە علوج تاوانی پێ ئەنجامەدەن. لێرەوە من ئاگاداری هەموو فڕۆشارانی هێڵەکانی ئینتەرنێت و مۆبایلەکەم هەر هێڵێکی ئینتەرنێت و مۆبایل بە شێوەی علوج بفرۆشێ بە هاوڵاتێک ئەو هاوڵاتێک تاوانی پێ بکە فڕۆشیارەکەش لی بەرپرسە بۆ دەچێتە چوارچێوەی تەقسیرەوە واتە کەم تەرخەمی یاخود دنەدانی ئەم کەسە بۆتە ئەوەی کە کەسی کڕگار بە ئاسانی تاوانی پێ ئەنجامدا. و لێرشەوە داواکاریشم لە داواکاری گشتی وەکو لایەنی چوارەم زیاتر چاودێری تۆڕە کۆمەڵایەتەکان بکە و زیاتر ببێتە مای بە دوواداچوون بۆ ئەو کەسانی کە تاوان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنجامەدەن چونکە ئەگەر کۆنتترۆڵ نەکرێت جیلێکی زۆر مەترسیدار بەڕێوەی ئەویش ئەم جیلە لەبەرەوەی کە پابەندبوونی کەمە بە دابوونەریتە جوانەکانی کوردەواری بە قانونەوە هۆشیاری یاسایی کەمە تاوان تێدا زۆر پەرە دەستێنێ و کۆمەلگاش دەکەوێتە مەترسیەوە. زۆر باشە دکتۆر ئاماژە بەوە کرد کە هەنێک ڕێنماییدا لەسەرەوەی کە هاوڵاتیان چۆن بتوان خۆیان بپارێزن بە تایبەتی لەوانەی کە لەناو مۆبایلەکانەیە بەڵام لە بەرامبەرە هاوشەوەی کە ئەوەی لەم راپۆرتە بینیمان لە دەستگیرکردنی ئەو گروپە هەندێک لەوانەی کە بوونەتە قوربانی خۆویستانە کەوتونەتە داوی ئەم گروپانەوە بۆ ئەمەیان چیڵێت. لە ڕاستیدا دەبێ هەموو هاوڵاتیان ئاگاداری ئەوە بن بە هیچ شێوەیەک تاوانی ئەلکترۆنی ون نابێت
چونکە هەموو ئەو پەیوەندی ئەلکترۆنیانەی کە ئەنجامیدا و هەموو پەیوەندی تەلەفۆنیانی ئەنجامیدا دەنگی تۆمارە لە کۆمپانیەکانی پەیوەندی وا نەزانێت کە ئەو دەنگانی کە ئینێرە یاخود ئەو پەیامانی ئینێرە نادۆزرێتەوە چونکە هەم دەنگیان تۆمارە لە کۆمپانیەکانی پەیوەندی هەم لۆکیشن و ئایدی ئینتەرنێتەکانیشان ئەدۆزرێتەوە و بەڕاستیش کاتێک کە سەردانی زیندانەکەی دەبینی هەموو ئەوانەی کە تاوانیان ئەنجامداوە لە کارەکەیان پەشیمان لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک تخونی تاوان نەکەون چونکە کاتی ئەو لە حزەکەونە زیندانەوە پەشیمانە بنەوە و لە هەمان کاتدا شخصیەتیشان لە ناو کۆمەلگایە تێگەشکێ لەبەرەوە پێویستە ئێمە هەوڵدەین کۆمەلگایەکی تەندروستمان هەبێ و لێرەوە پەیامم لە ڕووی حکوومەتی هەرێمە کە پێویستە یاساکی تونند و تۆڵتر دەرکات لە پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتدا ئاستی خۆشگوزەرانی هاوڵاتیانیش بەرزکاتەوە هەلی کاریش بۆ گەنجان دابینکە چونکە وەکو سەرنجم داوە زۆربەی ئەو تاوانانی کە ئەنجامە درێ مەسایلەکە پارەیە واتە گروپێک یاخود باندێکی دروست دەبن باندێکی ئەلکترۆنی ئامانجی سەرجیان پەیداکردنی پارەیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم هەوڵدا دەرفەتی کار لە هەرێمی کوردستاندا زیاد بکە ڕێژەیەکی زۆری گەنجمانەیە ساڵانە خوێندن تەواوکەن بێکارن لە ناو کۆمەلگایە ئەگەر بێت و ئەمانە هەلی کاریان بۆ دەستەبەر ببێ ئاستی خۆشگوزەرانی بەرزتر بێت بە دڵنیایی ڕێژەی تاوانیش کەمترە بێت. بەڵێ دکتۆر لە بابەتی هۆشیاری پێت وانییە هێشتا کۆمەڵگەی ئێمە هاوتەریب لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا نەیتوانیوە گوزەر بکات و ئەتوانین بڵین ئێمە لە دواوەین لەم بابەتەیە بۆیە زۆر جار ئەم کێشە و گرفتانە دروستە بێت چیتر پێویستە بۆی لە ڕووی هۆشیاریەوە ئێمە بیگرینە بەر طبعاً کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و ڕێنمایی و ئەم شتانە زۆرە بەڵام هێشتا نەیتوانیوە بێتە هۆی ڕێگری لە دروستبوونی یان ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە تاوانانەی کە خەڵکە بێتە قوربانی لە تۆڕە کۆمەڵایەتەکە. لە ڕاستیدا هاتنی ئەم تەکنۆلۆژیایە بەم خێراییە لە ناو کۆمەلگای کوردی دووچاری جۆرێک لە تەقینەوەی تەکنۆلۆژیا کردووە کە پێویستە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان ڕێکخراومەدەنیەکان ڕێکاری گرنگ بگرنە بەر پێش ئەوەی کە ئەم تاوانانە کارەساتی گەورەتری لێ بکەیتەوە چونکە کاتێ سەرنجی ئەو تاوانانە دەم لە هەرێمی کوردستان ڕوودەدەن دەبینم هەر بە 5 ساڵ جارێک ڕێژەی تاوانەکان هەم پەرە دەستێنێ هەم مەترسیداتیش دەبێ بۆیە یەکەمینیان حکوومەتی هەرێم پێویستە بەپەلە یاساکی تونند و تۆڵتر دەرکە بە مەرجێک ئازادیەکانی تێدا دەستەبەر کرابێ یا تونند و تۆڵەکە لە جۆری سزادانەکە دووهەم کۆمپانیەکانی پەیوەندی دەبێ ئاگادار بکرێنەوە بە هیچ شێوەیەک مۆبایل مەسەلەن یاخود خەتی ئینتەرنێتی نابێ بە شێوازی علوچ بخەنە بازارەوە و لە هەمان کاتدا فڕۆشیاران وەکیلەکانیش ئاگادار بکرێنەوە کە پێویستە زۆر ئاگاداری ئەو ڕێکەوتنە بن یاخود ئەو گرێبەستە بن کە تۆڕە کۆمەڵاتێک لە ڕێگەیەوە هێڵێکی ئینتەرنێتی یاخود مۆبایل دەفرۆشن بە هاوڵاتیان و لە هەمان کاتدا پێویستە ئێمە لە سیستەمی پەروەردە و زانکۆکانیشەوە دەست پێ بکەین ئەبێ دەرسی یاسا لە قۆناغی سەرەتایی و ناوەندیەوە خوێندکاران بیخوێنن وەکو بەشێک لە ئادابی گشتی وەکو بەشێک لە بەڕێوەبردنی حکومڕانی وڵاتەکە ئەبێ لە قۆناغی سەرەتایی و ناوەندیەوە ئاگادار بکرێنەوە لە تاوان و لەو تەمەنەوە ئێمە منداڵان لە منداڵیەوە ڕایانبێنین کە پابند بن بە یاساوە و لە هەمان کاتدا پێویستە میدیاکانیش ڕۆڵێکی گرنگ ببینن لەوەی کە بەردەوام هۆشیاری یاسایی بڵاوکەنەوە و من لێرە گلەیەک لە ئەحزابی کوردیژەکەم بەداخەوە ئێمە ئەحزابی کوردیمان هەیە دەیان پێیج و ئەکاونتی خوازراوی کردوتەوە یا لایەنگرو دۆستەکانیان بە ناوی ئەو حیزبەوە کردویانەوە حیزبەکە لێ پێچنەوەیەکی نییە ئەمە ئەوەنەی کە هۆکاری بۆ تەمای هۆکاری پێکدادانی سیاسی و ناکۆکی سیاسی لە وڵاتەکە کەواتە قسەکانم پوختەکەمەوە یەکەمینیان پێویستە سیستەمی پەرۆدەمان بەهێزتر بکەین لە قۆناغی منداڵیەوە منداڵان ڕابێنین لەسەر ژیانێکی یاسامەند دووهەمینیان پێویستە داواکاری گشتی و پەرلەمان یاسایەکی تونند و تۆڵتر دەرکەن سێهەم پێویستە حکوومەتی هەرێم ئاسی خۆشگوزەرانی و هەلی کار زیاتر کا بۆ گەنجان بۆی پەنا بۆ تاوان نەبن بۆ خاتری پەیداکردنی پارە چوارەم کۆمپانیەکانی پەیوەندیش پێویستە زیاتر وابەستە بکرێن بەوەی کە مەرجی تونند و تۆڵتر دابنێن بۆ فرۆشتنی مۆبایل و هەر خزمە گوزارێکی ئینتەرنێتی و پێنجەم لە هەمووی گرنگتر داواکارم لە میدیاکان لە مامۆسایانی ئاینی لە دایکان و باوکان بەردەوام چاودێری خێزانەکانیان کۆمەلگا بکەن لە هەرکوێ تاوانێک ئەبینن دەست بەجێ ئەبێ لایەنی پەیوەندیدار ئاگادارکەنەوە تەنانەت هاوڵاتیانیش کاتێک کە ئەکاونتێک ئەبینن پێیجێک ئەبینن شتی خراپ بڵاوکەنەوە ئەبێ ڕیپۆرتی بکەن من لێرە ڕەخنەیەکم لە حکوومەتی هەرێم هەیە لە ئازادترین وڵاتی دنیا لە وڵاتیانی مەسەن ئەوروپا
هەندێک لەو سایتانی کە ئەبنە مای بڵاوکردنەوەی تاوان بلۆک کراون بۆچی لە هەرێمی کوردستان ئێمە هیچ جۆرە بلۆکردنێکمان نیە بە ئەو سایتانەی کە تاوان بڵاوەکەنەوە چونکە ئەمانە بەشێکی زۆری لەبەروی تاوانبارەکان لە دەرەوە وڵاتن پێویستە سایتەکان نەکرێتەوە چونکە ئێمە نابێت چاوەڕێ بین خەڵک تاوان کە ئەنجا دەستگیری کردێت پێشەکی ڕای بینین لەسەر ژیانێکی یاسامەند. بەڵێ دکتۆر هەڵبەت هەندێک لەو بابەتانەی کە جەناب ئاماژەی پێکرد زۆر جار لێرە کە قسەی لەسەر ئەکرێتەکەوێتە ئەیبەنەوە سەر چوارچێوەی ڕێگری لە دەربڕینی بیرروڕای ئازاد و کۆمەڵی بابەت و شتانە شێنرێتەوە هەر ئەو بابەتەش لە پەرلەمان نەیهێشت پرۆژه یاسای خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە یان ئەوە بێت دەربچێت ئەو یاسایە کە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا بێگومان لە پەرلەمانە. بەڵێ دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ و پسپۆڕ لە تاوان زۆر سپاس بۆ جەنابەت.